سڵاتان لێ بێوەم کاتتان باش بنەران لاڵقەیشتری بەرنامەی ئافرۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی جاریشتر پێتان دەگەینەوە. لە دوای زنجیرەیەک لە خۆپیشاندان لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ داواکردنی موچە و لە بەرامبەر دواکەوتنی موچەی 4 مانگی فەرمانبەران هاوکات لەگەڵ بێئەنجامی نوێمین کۆبنەوەی پێنجقۆڵی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئاراستەی خۆپیشاندانەکان لە چەند ڕۆژی ڕابردوو بەرەو توندوتیژی ڕۆیشت و تا بە ئێستاش چەندین بەداخەوە چەندین بریندار و کوژراوی لێکەوتۆتەوە. لە مەڵقەی بەرنامەی ئەفرۆ گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانانم لەبارەی ئەوەی کە خۆپیشاندەران لە ئێستادا داوای چیەکەن، چی لەم خۆنیشاندانانە دەخوێندرێتەوە، ئایا ئەمە دۆخێکی سروشتیە واتە بەشێکە لە پەرەسەندنی کۆمەلگا؟ بۆچی خۆپیشاندانەکە لە ماوەیەکی کەمدا بە ئاراستەی توندوتیژی ڕۆیشت؟ توندوتیژەکان پەیوەندی بە ملمانەیە سیاسیەکانەوەیە؟ چی بکرێ بۆی ئەم ناڕەزایەتیە کۆمەڵایەتیە بۆ بەرژەوەندی گشتی کۆتایی پێبێ، نەک لە چوارچێوەی ملمانەیە سیاسی تەسکەکان کۆتایی پێ بهێندرێ؟ گفتوگۆی ئەم ئەڵقەیەی بەرنامەی ئەفرۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزانم دکتۆر محەممەد شوانی مامۆستای زانکۆ لە زانکۆی ئیسلاحەدین بەشی کۆمەڵناسی، وەروە سوبحی مەهدی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی شووری کوردستان دەکەین. ئەم کاتتان باش و بەخێر بێت. زۆر دکتۆر گیان، دێمە لای جەنابتان ئەوەی ئێوە بینیتان لە سەرەتای خۆپیشاندانەکە خۆپیشاندانانیی هێمنانەوە بەڵام دوایی بەرەو توندوتیژی ڕۆی، ئەوەی ئێستا دەبیندرێ خۆپیشاندەران داوای چیەکەن یان چی لەم خۆنیشاندانە دەخوێندرێتەوە؟ سەرەتا سەرخۆشی لە کەسوکار و خۆمان و بنەماڵەی ئەو شەهیدانە ئەەکەم کە لەم ڕووداوانەیە بوونە قوربانی دەستی کەم هۆشیاری ئێمە کە عەقلی دایەلۆگ و توێژمان لە ئاستێکی وادا نەبوو کە ڕێگە لەم توندوتیژیانە بگرین، نەمانتوانی بگەینە سازار، نەمانتوانی ئەو گرفتانە چارەسەر بکەین کە ئەمان بوونە قوربانی لە کۆتایەکەیەوە. هیوادارم هیوای چاک بوونەوەی زوو بۆ بریندارەکانە خوازم، هیوادارم کۆنتترۆلی ئەم وەزعە لە لایەن سەرکردایەتی سیاسی کوردەوە بکرێت وە کۆتایی بەم توندوتیژیانە بهێنرێت. بێگومان ئەگەر کۆمەڵناسیانە سەیری ئەم ڕووداوانە بکەین کە لە ئێستا لە هەرێمی کوردستانە ڕوئەدەن بە شێوەیەکی زانستیانە دوور لەوەی کە وەکو لایەنگیرە یان وەکو بەشێک لە لایەنێکی سیاسی بەرکو هەوڵ بدەین وەکو بابەتێکی علمی، ینی پەیوەندی بە ئەم قۆناغی کۆمەلگا و پەیوەندی بە ئێستای ڕەوشەکە، پەیوەندی بە تەواوی ئەو گۆڕانکارانی لە ناوچەکەیە هەن. ئەمە ناوەڕۆکی ئەم ڕووداوانە، ئەنی بنچینەی ڕوودانی ئەم جۆرە ڕووداوانە ئەگەڕێتەوە بۆ تەقینەوەی کۆمەڵک ناڕەزایی خەڵک لە ئەنجامی دروستبوونی ڕەوشێکدا کە پێویستی بە گۆڕانکاری هەیە. واتە بەرهەمی چرکە ساتێکی دیاریکرا و تەقینەوەیشی فوجائی نین، بەڵکومە لە کۆمەڵناسییا وەکو عەقلێکی جەمعی سەیری ئەکرێ و ئەو زانایانەیە کە لەم بوارەیە قسە لەسەر ئەم جۆرە بابەتانە ئەکەن وەکو خوێندنەوەیەکی کۆمەڵناسیانە بۆ ڕەوشێکی وە لەوانە زانای فەڕەنسی گۆستابلۆبۆن کە ئەنترۆپۆلۆجیەکی بەناوبانگە بەوەی باز لە عەقلی جەمعی و ڕاپەڕین و جۆرێک لە خۆپیشاندانی دەستە جەمعی کۆمەلگاکانەکە بەوەی کە بە ناوی ئەبا بە دروستبوونی عەقلی جەمعی لە وەسفی عەقلی جەمعیە باز دەوەکە کە هۆکارێکی کۆمەڵایەتی ڕووداوێک کە ئەبێتە هۆی وروژاندن و جۆش و خرۆشێنانی بەشێک لە یان توێژێک لە ئەندامانی کۆمەلگابەوەی کە بەرامبەر دەسەڵات، بەرامبەر ڕووداوێک، بەرامبەر پەیوەندیەکی حکوومەتەیە جۆرێک لە ناڕەزایی دروست دەبێت لە ئەنجامە ئەمانە لەسەر ئاستی تاکە و ئەپەڕێتەوە بۆ دروستبوونی گروپێک دەستە جەمعیەک کە تایە عەقلێک دروست دەبێت. ئەم عەقڵە ئەگەر بەراوردی کەین بە عەقلی تاک نەقسە، ینی جۆرێک ئاستێکی نزمتری هەیە عەقلە جەمعەکە بە بەراوردکردنی عەقلی تاکان و سیمایەکی تری ئەم جۆرە عەقلە نزمی ئاستی پلانی عەقلی دەستە جەمعیە لەگەڵ تلقائی، واتە خۆبەخۆیی ڕوودانی ئەمانە. بۆیە لە ئەنجامی ئەمەیە بەتەبەتی لە کاتێکە کە یەکێک ئاراستەی ئەم جۆرە ناڕەزایە جەماوەریانە بکرێت، ئەم ناڕەزایە دەستە جەمعانە بکرێت کە بە گروپ ببن، ڕەنگە بەرەو ئاخارێکی خراپ بەوەی کە توندوتیژی لێ بکەوێتەوە، چونکە زوو ئەکەونە زۆر ژێر کۆنتترۆلی یەکێک کە ئاراستەیان بکە. واتە ئامادە باشیەک هەیە لە عەقلی دەستە جەمعیا بەوەی ئەکرێت زووتر ئاراستە بکرێت. ئەگەر هەر بۆ نمونە دواتر ئەو ڕەفتارێک کە لە کاتی دەستە جەمعیا ئەکرێتەوە وەکو فلیمێک لێ دێتەوە بۆ تاکان، ڕەنگە زۆر پەشیمان من لەوەی لە کاتی بە گروپبوونە ئەیکەن. بۆیە لێرە عەقلی جەمعی لە چوارچێوەی خۆپیشاندانەکان ئەگەر ئێمە دوور لە هەر دەستوەردانێکی سیاسی و مەبەستداری سەیری بکەن، عەقلێکە لە ڕووی بابەتیەوە علاماتی پرسیاری لەسەر. بەڵێ
عقلێکە ئەوەی کە زوو کۆنتترۆل ناکرێتەوە هەندێک کار و ڕفتار و هەرسوکەوت دەکەن جودایە لەوەی کە تاگەیکە لە زوو ئاراستە ئەکرێن بە تایبەتی ئەگەر یەشێک پێشتر بانگەشەی بۆ خۆپیشاندانەکە کردوێ بۆیە زوو ئەمانە ئاراستە ئەکرێن بە کاتی هوتاف و لە کاتی بانگەشۆش لێدانە لە کاتی خۆپیشاندانەکان ئەمە زووتر ئاراستە ئەکرێن بۆیە زۆر جار لە هەموو کۆمەلگاکانە کاری ناشایستە کاری نامەدەنی کاری توندوتیژی جۆرە کارشی لێ ئەکەوێتەوە لە کاری دەستە جەمعیە ڕەنگە کۆنتترۆلکردنی ئاسان نەبێ ئێمە کەی لەمە تێ ئەگەین لەوەی ئەگەر ئێمە بە تەواوی لە عقلی جەمعی و دروستبوونی جۆی لە ڕکۆڕەفتار لە ناو گروپەکانە بخوێنەوە خوێنەوەش واقعیمان بۆ هەبێ ئەو کاتە ڕەنگە شتیکردنەوەمان بۆ ئەوە بیر و باوەڕمان بۆ ئەوی کە بیخێنە پاڵ هەندێک کەس و هەندێک لایەن ڕەنگە لەوانە کەم بکەینەوە بیخێنەوە بۆ ئەنی بیدێنە پاڵ سروشتی ئەم جۆرە کۆبوونەوەانەی کە لە کاتی دەستە جەمعیە دروست دەبن وەک گوتم بە تایبەتی ئەگەر یەکێک لەمانە وەکو سەرکردایەتی خۆپیشاندانەکە خۆی بێتە پێش و هوتاف و ئەویان بۆ بکە کە ئاراستان تێ بەلای بەندیانە و خۆپیشاندانان دەبیدرێت لە هەرێمی کوردستان لەو ماوەیە هیچ لایەنێکی سیاسی با ئاشکرا وەکو وڵاتانی مەدەنینە بڵێ من خۆپیشاندان دەکەم و سەرپەرشتی خۆپیشاندان بکات یان ڕێکخراوەکان بێن سەرپەرشتی ئەمە بکەن ئەمە بۆ خۆی مەترسیشی تر نییە لەم عقلە جەمعی من هەر ئەمەش بەڵگەیەکی لە پێنەگەشتنی عقلی سیاسی لە کۆمەلگای ئێمەیە ینی ئێستا وەکو تاوانێکی گەورە بوون من لایەنێکە و ئەدرێتە پاڵ ئەوەی لایەنێکی تر کە سەرپەرشتی ئەگا تۆ ئەگە لە دروستبوونی حزبی سیاسی لە سەرتاوە تێگەیشتبی ئەمە ئەبێ زۆر بە ئاسایی سەیریکەی مەسەلە نتیجەکەی نا بەڵام لەگەڵ ئەوەی نیم کە ئەدرێتە پاڵ لایەنێک بۆ ئەوەی کە بیخاتە سەر بارەگا و لایەنێکی تر و نتیجە لێ بکەیتەوە بەڵام بەوەی کە خۆپیشاندان دروستکەی بەوەی کە ناڕەزایی دروستکەی بەوەی کە جۆرێک لە خۆپیشاندانی مەدەنی دروستکەی بەوەی کە وەکو لایەنی حزبی دەگەڕێمە وڵات بۆچی حزبەکانی هەرێمی کوردستان ئەوەی ئێستا ئێمە دەبین هەندێک لە خۆپیشاندانەکان چەند خۆپیشاندانێکی لە دەرچی ڕەنگە لە هەندێک بۆنەی تایبەت نەبی هێزە سیاسیەکان نایەن خۆیان سەرپەرشتی خۆپیشاندان بکەن لە دەرەوە یان لە ڕاگەانەکان بەجێ لە جۆرەکان پێیان دەنێن بەهۆ کارەکەی چی ئەمە لە هەرێمی کوردستان ڕوودا ئەمە کاریگەری چی دەبێت لەسەر ئاراستەی خۆپیشاندانەکان ئەی ڕۆڵی پارتی سیاسی لەوەها دۆخێکات چی ئەمە پرسیار دەبێت بە جەنابەت بەڕێز سوبەی مەهدی سلااو لە جەنابیشتان ئێوە وەکو حزبی شوڕی کوردستان ئەمڕۆ بەیاننامەیەکتان بەڵاو کردوتەوە چەند خاڵێک و چەند تێگەیشتێکتان لە بەرامبەر ئەم دۆخە خستۆتە ڕوو ئەگەر بە کورتی پێمان بڵێ خوێندنەوەی ئێوە چییە لە بەرامبەر ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە ڕوودەدا سپاس بۆ ئێوە سەرەتا سڵاو ئەنێرم بۆ هەموو ئەو تێکۆشەرانەی لە بەرگری لە خاکی کوردستان و ئەو قوربانیانەی کە لە ڕۆژانی ڕابردوودا لە ئەنجامی کێشە و گرفتەکان و ڕووداوە ناخوازراکانی کوردستان شەهید و بریندار بوون و هیوادارم بریندارەکان بە زووترین کات چاک بنەوە و هەموو لایەک بیر لەوە بکاتەوە کە کوردستان ئەمڕۆ پێویستی بە ئارامی و بە پێکەوە ژیانی ئاشتیانە هەیە ئەوەی سەبارەت بە هەڵوێستی حزبی شیوعی کوردستان ئێمە لە سەرتاوە لایەنگیری هەموو جموجۆڵ و چالاکێکی جەماوەرین کە بە شێوەیەکی مەدەنیانە ڕێک بخرێ و ئامانجەکانی دیاری بکرێت و ڕێگاکانی گەیشتن بەو ئەمانجانەی بە شێوەیەکی ڕێکوپێک بۆ دیاری بکرێت لە هەمان کاتا دژی هەموو بەکارێنانی هەموو توندوتیژیەکن جا بەرامبەر بە ئەفرادی هێزەکانی ئاسایش پۆلیس یان بەرامبەر بارەگا حزبیەکان یان بەرامبەر بە کەسەکان یان لایەن بارەگاکانەوە بەرامبەر بە خۆپیشاندەران ئەنجام بدرێ بەداخەوە ئەمە ئەنجام بوو ئەمە جۆرێکە لە ئەنجام بۆ ئەو بێ هیوایەی کە خەڵک پێیگەیشت و بووە هۆی ئەوەی کە بە ئاسانی ڕێڕەوی خۆپیشاندانە هێمنە مەدەنیەکەی مامۆسایان و فەرمانبەران بە ئاراستەیەکی تر بڕوە لە ئەنجامی ئەو بنبەستگەیشتنی ئەو گفتوگۆیانەی کە لە نێوان پێنج هێزە سیاسیەکاندا ڕوویاندا ئێمە لە ڕابردووە پێشنیاری ئەوەمان بۆ کردن کە دەبێت گفتوگۆکان بەردەوام بێت نەک بەردەوام بێ هەتا نیایە بەڵکو هەوڵدانێکە بێ لە بینی ئەم هێزانە بۆ هاتنە خوارەوە لە سەقفی داخوازەکانیان بۆ ئەوەی بتوان لە خاڵی هاوبەشە ممکن نییە لە گفتوگۆیەک لە بینی هێزێک یا چەند هێزێکی تری سیاسە لەسەر قەزیەیەکی دیاری کراو یا چەند قەزیەیەک ئەگەر بێت و ئەو دوو لایەنەی ئەو چەند لایەنەی کە گفتوگۆ ئەکەن لە بەشێک لە داخوازیەکانی خۆیان نەیەنە خوارەوە و نەتوانن لە خاڵێکی هاوبەشە کۆ ببنەوە و بتوان دیارە هەستکردن بە
ئەو بارودۆخی کە ئەمڕۆ لە کوردستانە ئەرکی سەرشانی هەمووانە دەبوو نێڵین لە ئەنجامی بنبەستگەیشتنی گفتوگۆکاندا جۆرێک لەو نائومێدیە لە لای خەڵک دروست بکرێ. ئێمە پێشتر لە جگە لەم ڕووداوانەی ئەخیر جگە لەو کێشە و قەیرانە سیاسی کە لەم کۆتاییە لە ئەنجامی نەگەیشتن بە ئەنجامێکی ڕێکوپێک لە مەسلەی سەرۆکایەتی هەرێما لە زۆرێک لە ڕووداوەکانی کوردستانە پرۆژە و ئامادەکاری بۆ میانجیگیریمان کردووە. لە ڕووداوەکانی ڕاپشتووە ئێمە پرۆژەیەکمان هەبوو بۆ ئەوەی کە ببێتە خاڵی لانیکەمی بە یەکگەیشتن کە ئەویش پێگەێنانی لیژنەیەک بوو لە لیژنەیەکە لە پێکاتێ لە سەرۆکایەتی هەرێم و جێگرەکەی وە هەموو بەرپرسانی ئەو هێزانەی کە وجودیان لە پەرلەمانە هەیە لەگەڵ نوێنەرانی نەتەوەکان بۆ ئەوەی بتوانن ئەم ماوەیە بە شێوەیەکی هێمنانە تێپەڕن و هاوشانی ئەوە کار بکرێ بۆ ئەوەی دەستور بە شێوەیەکی بنووسرێتەوە کە تعبیر لە بیر و بۆچوون و داخوازەکانی خەڵکی کوردستانە و لە حاڵەتێکا کە نەگەیشتن بە ئەنجامێکی ئیجابی هەموو ئەو مەسایلانەی بەو پێی کە پەیوەندیان بە خەڵکی کوردستانەوە هەیە جارێکی کە بگەڕێنرێنەوە بۆ خەڵکی کوردستان و ئەم ئەزمونە بە تەنها کوردستان نییە بەڵکو ئەم ئەزمونە لە وڵاتانی دنیا لە کاتێکا قەیرانی جۆرا و جۆر دێتە پێشەوە هێزە سیاسیەکان ناگەنە ئەنجامێک هەم ئەم پێشنیار و ئەم بۆچوونان و ئەم وەرەقە جۆرا و جۆرانە تەرحەکەنە سەر جەماوەەر بۆ ئەوەی بتوانن ئەنجامێکی باشتر بەدەستبێنێت. ئێوە هە لە سەرەتاوە تێبینتان لەبارەی کۆبنەوەی پێنج قۆڵی هەبوو پێتان وا بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە قۆڕخراوە ئەو تێگەیشتنیواتانە بوو کە ئەمە دەرئەنجامێکی ئیجابی نابێ ئەگەر بەم عقلەتی براوە و دۆڕا و مامەڵە لەگەڵ دۆخەکە بکرێ. ئەوەی ئێستا ئێمە تێگەین بەرهەمی عقلیەتی مامەڵەی پێنجدانە سیاسەکەیە لەبارەی پرۆسی سیاسیەوە. بەڵێ ئەمە هەل لە سەرتاوە وتمان بەو پێی کە پرۆسی سیاسی لە کوردستان هەموو کێشە و گرفتەکان قەیرانە سیاسیەکان پەیوەندیا بە هەموو خەڵکی کوردستانە. ئەمە بابەتێکی گشتگیرە بە تەنها ڕاستە بەشێکی زۆری گرفتەکان ئەو پێنجلایەنە تەحملیەکەن لەبەرەوەی هەموو مەرفەقەکانی ژیانی سیاسی حکوومەت دام و دەستگاکانیان لە چوارەوەی خۆیاندا کۆنتترۆل کرد بەڵام بەو پێی کە قەیران سیاسی ڕوو لە هەموو هەرێمی کردووە بۆ پێویستی بەوە بوو کە هێزە سیاسیەکان پێکەوە کۆ ببنەوە تاکو بتوان ڕۆڵێکی لە دۆزینەوەی چارەسەرێکی مامناوەندی بۆ ئەم پرسە چونکە ممکن نییە ینی هێزێک کە بیەوێ بگاتە ئەنجام وەرەقەیەک تەقدیم کات و لەو وەرەقەیە بە هیچ شێوەیە بەڵکو پێویستی بە گفتوگۆ هەیە لایەنەکانی تر جگە لە پێنج لایەنەکە دەیانتوانی کەسانی تری پسپۆر لە بوارە جیاجیەکانە دەتوانی هاوکاری ئەو مەسئلەیە بن بۆ ئەوەی بتوانین کوردستان لە بری گەیشتن بەم ئەنجامێکی باشتری جگە لەوە هەر بەتەنها ئەوە نییە بەڵکو گرفت و قەیرانەکان زۆر قوڵتر بوونەتەوە لە کە کاریگەرێتیان لە وەزع و گوزەرانی خەڵک هەیە. معقول نییە لە هیچ وڵاتێکی دنیا نبینی موچە بە 4 مانگجارێک بدرێت لە هیچ وڵاتێکی دنیا نبینی کە پێشمەرگە لە شەڕا بێ 3 مانگجار و 4 مانگە پێداویستەکانی دابین نەکرێ. ئەمە وا ئەکا وردە ئەم کێشە و گرفتانە لە ژیانە کاریگەرێتی ئاراستەی کەڵەکەبوونی کێشەکان و بەرئەنجامی چارەسەر نەکردنە کەڵەکەبوونی کێشەکانە و بەرەنجامی چارەسەر نەکردنە بەڵام قابلی ئەوەیە کە چارەسەر بکرێ لەبەرەوەی ئەگەر بێت و بە عقلیەتێکی هێمنانە کە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان لە پێش هەموو بەرژەوەندیەکان حزب و کۆمەڵ حساب بکرێ ئەو کاتە دەکرێت لە هەموو ئەو داخوازیانەی کە هێتە بەشێک لە داخوازەکان بێتە خوارەوە تاکو لە خاڵێکی هاوبەشا کۆبنەوە بۆ ئەوەی ئێستا دەبیندرێ مامەڵی پارتە سیاسەکان لەگەڵ ئەم خۆپیشاندانە ئێستا لە دوان بەیاننامەی پارتی تۆمەتبارکردنی بزوتنەوەی گۆڕانە لایەنە سیاسەکان خەڵیشی تۆمەتبارکردنی یەکترن لەم مابینە داواکاری خەڵک مەترسینە داواکاریەکانی خەڵک بەلاڕێدا ببردرێ دەبێت چ دەرەچەیەک بدۆزێتەوە بۆی زیانەکانی ئەم دۆخە کە تا ئێستا چەندین کوژراوە بریندارەیە کەم بکرێتەوە دەگەڕێمە وڵات. دکتۆر ئەوەی ئێستا ئێمە دەیبینین پارتە سیاسیەکان ئێمە ئەزمموی خۆپیشاندانەکانی تریشمانێ لە دوورەوە بە جملەی مەتاتی لەلایەکە پاڵپشتی خۆپیشاندەران دەکەن لەولاوە نایەن خۆیان مۆڵەت وەربگرن و سەرپەرشتی خۆپیشاندان بکەن. ئەمە بۆچی لە هەرێمی کوردستانە بەم شێوە دەبێ
نەبوونی هێزی سیاسی کاریگەری خراپ ناکاتە سەر داواکاری ڕەوای خەڵک بێگومان وتم ینی ئەو هۆکارانەی کە وای کردو ئەمڕۆ لایەنێک بە ئاشکرا بۆ نمونە سەرپەرشتی و قیادەی ئەم جۆرە معارەزە ئەم جۆرە ناڕزایانە بکات و بێ دەنجی ناڕزایی جەماوەر و خەڵک کۆکاتەوە پەیوەندی ینی هۆکارەکانی زۆرن هەندێکیان پەیوەندی بەو پێنەگەیشتنە وەو کامل نەبوونە سیاسیە هەیە لە کۆمەلگای ئێمەیە بۆ نمونە تا ئێستا ڕەنگە لە ئیتفاق و ڕێکەوتە سیاسیەکانیشە هەمیشە باز لە متمانە و باز لە جۆرێک لە پەیوەندی پێش ئەم قۆناغە ئەکرێت کە هی قۆناغی ئێستای کۆمەلگای ئێمە نییە بۆ نمونە ئەو متمانانەیە کە داوا ئەکرێت لە نێوان سیاسیا هەبێ وەک ئەوەی تۆ حیزبێکی سیاسی دروست بوو بێت تەنها بۆ ریفۆرم و بۆ هەندێک ڕێگەچارەی چاکسازی هەندێک بواری کۆمەڵایەتی خوارەوە بێ یعنی لەو ئامانجە سەرەکیەی دروست بوونی حیزب تێ نەگەیشتون بۆ یەکە حیزب دروست ئەبێت ئەوێ بێتە سەرکردایەتی کۆمەلگاکە بکە ئەوێ بێتە دەسەڵات ئەوێ منافەسەی حیزبەکەی تر بکەوە بێ خۆی حکومڕانی کۆمەلگا بکە بەپێی ئەو تیۆر و ئایدۆلۆجیا و جیهانبینیی خۆی هەیەتی ئێمە کاتێک لەمە تێگەیشتین کەواتە هەموو فرسەت و هەل و بوارێک کە دێت ئەیقۆزێتەوە بۆ ئەوەی کەم و کورتیەکانی لایەنەکەی تر سەرکردایەتی بکەوە بیخاتە بەردەم خەڵک بڵێ سیرکەن ئەمە نمونێ بەڕێوەبردنیەوە دەنگ بە من بدەن بۆی من بتەم بەڕێوە ئەمە بەرنامەکەی منە کاتی نەبوونی ئەمە مەدەنیە دکتۆر ئەوەی ئێستا ڕوودا دۆخێکی سروشتیە واتە دەتوانین ناوی بنێن بەشێک لە پەرەسەندنی کۆمەلگا ئەمە لە ڕوویەکەوە بڵێ لە ڕوویەکەوە کە ئێمە سەیری مێژووی شۆڕشەکانی جیهان بکەین بڵێ ئەمەی ئێمەش بەشێکە لەو دەرهاویشتەی پێشکەوتن و گۆڕانە قوڵەی لە کۆمەلگای ئێمە ڕووی داوە بەو زۆرەی زۆربوونی ژمارەی دانیشتوان چڕبوونەوەی دانیشتوان زۆربوونی دەستی کار زۆربوونی دەرچووی زانکۆ پیشە و جۆرەکانی ئەمە نەمانی کۆمەلگەی لادێی و هاتنەوە بۆش بوون ئەمانە هۆکاری ئەوەن کە جۆرێکمان ڕزانە دروست ببن بەڵام ئەوەی کە پەیوەندی بۆ هەیە بۆچی حیزبی ئەمڕۆ بۆ نمونە ئەگەر گۆڕان هانی ئەمانە بدا بۆ نایە خۆی سەرپەرشتی ئەمە بکاوەکو ناڕزایی هۆکارکە وتم ئەمەیە یعنی هێشتێکە لەمانەکە هێشتا حیزبەکانی تر لەو فکرە قوڵەت تێ نەکەن بووی کە گۆڕان دروست بووە ئەیەوێ بێتە دەسەڵات بێ خۆی کۆمەلگا بەڕێوە سیاسەکان لە کوردستان ئەوەندە بە یعنی بەرژەوەندی تەسکیانە سەیری بابەتەکان دەکەن لەم لەوە دانەوێ سوودەکەی بەدەست بێنن بەڵام خەڵکی تر معنی وەکو ماشا بەکاری هەندێکی پەیوەندی بە سروشتی خۆ پیشاندانەکانەوە هەیە وەگوتم ئەمە عقلێکی جەمعی دروست دەبێت لێرە ئێمە وەسەی تایبەتمانەیە کۆمەڵێک دوژمن لە دەوروبەرمان لە ناوخۆیان دەستیان هەیە کۆمەڵێک لایەن دەستێوەردانەکەن لە کۆمەلگای ئێمە ئەیانەوێ ئێمە ڕێک نەبین ئێمە ڕێک نەکەین بەیەکەوە ئەم نمونەیەمان جوانتر نەکەین ڕەنگە لە خۆپیشاندانێکی وایە بەس ئەو جملێ ڕەنگە لە خۆپیشاندانێکی وایە کۆمەڵێک دەست بخەنە ئەم خۆپیشاندانەوە ئەگەر بەیانی گۆڕان بڵێمە سەرپەرشتی ئەم جۆرە ناڕزایەتانی خەڵکەکەم لێرەوە کۆنترۆلی پێ نەکرێ بەوەی کە بستنە سەر بارەگایشتر لێرە ئەم قەزەیە گەورەتر بکەنەوە مەسەلەیەک دەبینێت دکتۆر ئەوەی تو ڕێک ڕوویدا مەبەستم بۆچی لە دوای نۆمین کۆبنەوە کە نەگەیشتنە هیچ دەرئەنجامێک موچەی 4 مانگی خەڵک تا ئێستا یعنی نەدراوە ئەو هەموو چاکسازی لایەنە سیاسیەکان باسییان کرد نابیندرێت جێبەجێ بکرێ لە دوای ئەوە بینیمان خۆپیشاندانەکان بە ئاراسی توند و تیژی ڕۆیشتن خوێندنەوەت بۆ ئەمە چییە؟ بەڵێ ئەمە بەشێکە لەو وەگوتم ئەمە سەرهەڵدانی چکە ساتێکی دیاریکراو نییە بڵێن لە یەک ناکاوێکە تەقیوەتەوە و ئەمە ڕوویداوە ئەمە بەرەنجامی کەبکردن و ئەو هەموو قەیرانەیەکە لە هەرێمی کوردستانە هەیە تۆ ئەگەر 3 مانگ بێ موچە نەبێ ئەگەر کاربان نەبێ ئەگەر خزمەتگوزاری نەبێ ئەگەر دامەزاندن نەبێ دەستا و دەستکردن دەسەڵات نەبێ دموکراتیەکی تەواو نەبێ نەبێ هەموو ئەمانە جۆرێک لە ژینگەکەی ئێمە دەبەرهێمێنەری ئینسانی عدوانی شەڕەنجێزی بەرهەمدێنێت دکتۆر چۆن دەتوانی هێڵێک بچێشینی ئێمە داواکاری خەڵک ئەمە داواکاری و ئەمە حراکی ئیجتیماعیە ئەمەش ململانەی سیاسیەکانە دەتوانین ئەم هێڵە بچێشین لە دۆخی ئێسارەمی کوردستانە؟ بەڵێ زۆر ئەوە دیارە ڕوونە ئێمە هەموو لایەنەکان کە ئێستا بەیاننامەیەکیان بڵاو کردێتەوە هیچ کەسێکیانین لەگەڵ ئەوە نەبن لەگەڵ مافی خۆپیشاندەران و لەگەڵ مافی ڕەوای خەڵکە ئێکەوایە بۆ نمونە ئێستا سەرۆکی حکومت بۆ ناچێت ئەو شوێنەی کەوا یەکێکی لێ شەهید بووە بڵێ بە هەوری ئێوە دەنجی ئێمە لێرە کەم ناکە زۆر بچێتە ئەو شوێنە بڵێت بۆ سوێندەی من خواردم بۆ نمونە ئەوە نەپارە لە بانقەکانی ئێمەیە هەیە هەموو بزانە سقەی خەڵک بەو زیاتر ئەبێ یان نا لێرە پرسیارەتر دروستە بێ بۆچی خەڵک ناستە بەردەم پەرلەمان بەردەم سەرۆکایەتی هەرێم بەردەم حکوومەت کە ئەمانە دام و دەستگای بەرپرسن لە ڕووی یاساییەوە دەگەڕێم وڵات ئەی بۆچی دەستن شوێنی تر بەرە سوبحی مادی پرسیاری ئەوەم کرد کە ئێستا لە مابینی ئەو یەکتر تۆمەتبارکردنەی
بە تایبەتی لە کوردستان و بە بەردەوام هەمیشە ئێمە ڕوبەڕووی دۆخێک دەبینەوە دوو قوتبی دوو بلۆچی یعنی یان دەبی ئەم ڕەش بێ یان دەبی سپی بێ لارێمی کوردستانی ئێستا سەردەکێشێ بۆ ئەوەی کە ئەم خۆپیشاندەرانش بچێتە چوارچێوەی ئەم دۆخەوە ئەمە مەترسی نییە داوەڕاوەکانی خەڵک لە مابینی ئەم ململانەیە یعنی ون بێتن بەداخەوە ئەم ململانەیە کە هەیە ینی پێشتریش لە وجودا هەبووە بەڵام نەگەیشتوتە ئەوەی کە لە ڕێی بەیاننامەیەکەوە بە یەکجاری ئاشکرا بکرێت بۆ خەڵکی کوردستان لە ڕابردووشە لە هەموو خۆپیشاندان و داخوازیەکانی خەڵکە بە شێوەیەکی مەدەنیانە کراوە یعنی ڕوون بووە لەوەی کە کێ ڕێخەری ئەم خۆپیشاندانەیە بۆ نمونە ئێمە لە ساڵێکا دەیان خۆپیشاندان و گردبوونەوەی جۆرا و جۆرمان وازەح دیار بووە ئەوەی بەیاننامە خوێنێتەوە کادرێکی ئەم حزبی شیوعیە ئەوەی سەرپەرشتی کارەکە ئەوەی ئەچێتە بەردەمدام و دەستگا جۆرا و جۆرەکە و داخوازیەکە و بەیاننامەکە تەقدیمەکە دیارە کێیە بەڵام کە ئێستا کەس خۆی ناکاتە خاوەنی یعنی خەڵگەیە لە پشتەوە لە ژێرەوە لە ژێر ئەوە تەژیعی ئەم جۆرە هەڵسوکەوت و ئەم جۆرە تونند و تیژیانەکە لەبەرەوە ئەگەر بتەوێت خۆپیشاندانێک بێکە ئامانجەکەی دیار بێ ئامانجێکی مەدەنی بێ بۆ نمونە چاکردنی باری گوزەرانی خەڵک بێ زیادکردنی خزمەت گوزاریەکان بێ موچە لە کاتی خۆیان بدرێ ئەو موچانەی کە تا ئێستا نەدراون چاکردنی سیستەمی سیاسی بێ ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان بێت دەبێت ئەم شتانە بە وازەحی دیار بن ئەمە ئامانجەکان کە ئامانجەکان بەدیهات ئەو کاتە مبرراتی بەردەوامی ئەم خۆپیشاندانە نامێنێ و ڕێگاکانی گەیشتن بەم ئامانجانە دیاری بکرێت یعنی ئەشێت لە کوردستانە لە ساڵێکە کۆمەڵێک لە مانگەکانی خەریکی خۆپیشاندان و ناڕزایی دەربڕین بین بەڵام خوێن لە لوتی یەک کەس نەهێنرێت خوێن لە هیچ کارمەندێکی نەپۆلیس و نەهاوڵاتی کە نایەتی بەڵکو بتانی زۆرینەیەکی خەڵکی کوردستان بە دەوری ئەو داخوازیانە کە بە حەقیقەت ئێستا خەڵکی کوردستان بە دەوری ئەو داخوازیانەی کە پەیوەندیان بە مەسلەی موچە و سیستەمی سیاسی و قزیەی دەستور و لایەنی ئەمنی و لایەنە جۆرا و جۆرەکان کە هەیە هەمووی کۆکە لەسەرەوەی ئەوەی لە لایەنی ئەم حزب بێ یا ئەو حزبی تر بێ لە حکومڕان بێ یا لە دەرەوەی حکوم بێ هەمووی کۆکن لەسەرەوەیان کە پێویستە ئەم داخوازیانە بە شێوەیەکی ئاشتیانە و جێبەجێ بکرێت بەڵام مەترسیەکان لێرەیە کە بەرەو ئاڵۆزی براوە کەس نازانێت پێ لە پێش ئەمە کەس نازانرێ ممکنە هەریەکە بە تەسەوری خۆی یا بە دوواداچوونی وردەکاری یان لێکۆڵینەوە لە مەسەلانە هەندێشت دەربکەوێ بەڵام ئێستا بە شێوەیە کەس نایەت بڵێ من لە پشتی ئەم خۆپیشاندانەوەم کە گەیشتونەتە ئاستێکی مەترسیدار و هێرش دەکرێتە سەر هەموو دام و دەستگاکان هێرش دەکرێتە سەر بارەگای هێزە سیاسیەکان بۆیە پێویستی بەوە هەیە کە عەقڵیەتێک سەرپەرشتی ئەم کارە بکا کە باوەڕی بە هێزی منطق بێ بۆیە بە ئاراستەیەک دەڕوا یعنی بۆ ئاراستەیە ناڕوە کە ئەوەی پێدەوترێ داوای ڕەوای خەڵک کە بریتێ لە داواکردنی موچە کە بریتێ لە چاکسازی ون بێ لە ئەنجامی ئەو ململانەی ئێستا لە ڕابردوو هەیە ئێستا هەروە ئیبرازە بێ هەموو چالاکیێکی جەماوەری ئەگەر ئینسان بتوانێت بە عریزەیەک هەموو داخوازیەکانی بەدەستبێنە نابێ پەنا باتەبەر ئەسڵ خۆپیشاندانێکی هێمنانەی زۆر جوکیش ئەگەر داخوازەکان بە عریزەیەک بێتە ئەگەر بێت و سیستەمی حکومڕانی لە کوردستانە بەرەو سیستەمێکی دیموکراسی مەدەنی چەسپانی بێ ئەگەر هەموو مافەکانی خەڵکی کوردستانی تیا پارێزرا و بێ ئەگەر وەکۆی دکتۆر وتی وەڵام نەدانەوەی داواکاریەکانی خەڵک نەچوونی بەرپرسان بۆ بەردەم داواکاریەکانی خەڵک ئەم ئەدای حکوومەتی پێنج حزبەکە وای کرد خەڵک بە ناچاری بێتم بڕژێتە سەرجادەکان بەڵێ لەبەرەوەی کە ئەمە حکوومەتێکی بنکە فراوانە پێک هاتووە لە 5 لایەنی سیاسی و بەرپرسیایەتی ئەم حکومڕانیەتی لە کوردستان بەسەر حکوومەتە ئەمە حکوومەتە یان یعنی دەتوانین بڵێن حکوومەتێکی سەر ئەمە شکست نزیک نەبووەوە حکوومەتێک کە ئەگەر نەتوانێت مانگانە موچە دابین بکە حکوومەتێک نەتوانێت خەدەمات بە شێوەیەکی باش دابین کە پێشمەرگەکانی پێداویستیەکانی بۆ دابین کە شەهیدەکان و بریندارەکانی بە شێوەیەکی بەڕێزەوە شەهیدەکان بۆ خۆیان و بریندارەکان بتوان عیلاج بکەن خزمەت گوزاریەکان بەو یعنی ئەمە چ جۆرە ئەمنیەتێ حتا ئەمنیەت ئەمڕۆکە تونندوتیژی بووە و بارەگا سووتێنراوە خەڵکی مەدەنی کوژراوە معنایەوەی لایەنی ئەمنیەتیش لە پارێزراونەوە ئەی مهمەی حکوومەت چییە لەم حاڵەتە طبعا ئەم حکوومەتە پێنج ساڵیە معنایەوەیە کە شکستی هێناوە زۆر باش دکتۆر بۆچی خۆپیشاندەران ئێستاوی ئێمە دەیبینن
دەستنە بەردەم بارگای چەندین بارگای پارتی سوێندراوە ئەمڕۆ لە 3 سادقە پێم وایە بارگای گۆڕان و حزبی شوعی و کۆمەڵ و یەکگرتوش لە قەڵات زێ بامان شێوە هەڵیان کوتاوەتە سەر ئەم شوێنانە بۆچی خەڵک ینی ڕوودەکاتە ئەم شوێنانە ڕووناکاتە دام و دەستگا بەرپرسەکان لە ڕووی یاساییەوە خۆی جارێک گەم و دام و دەستگاکان ئەوەی کە بینایی پەرلەمانە سەرۆکاتی حکوومەتە یێرێمە لە شوێنێک کە ڕەنگە ئەمانەی زیاتر ئەم تواناییان هەیە بۆ ئەم جۆرە دەربڕینە لەو سنوورە نەبن ئەم بەلانی کەمەوە جارێک لێرە ڕەنگە بەو شەوێ ناکرێت بەو شەوەیەکە لە ناوچەکانی تر هەیە ئەمانێک دووەم جارێک ماوەی چەند مانگە حکوومەت بۆ خۆینە کۆبوونەوەیشی کردو نەقسە لەسەر ئەم مەسەلەیە کردنەوە پەرلەمان بە شێوەیەک لە شێوەکان پەشی خراوە بەوەی کە ناتوانێت ئەم چارەسەری ئەم چونکە هەر پەرلەمان لە ئەساس جێگەی چارەسەرکردنی ئەمانە نییە بەرک و ڕێخستنی ئەم بابەتانەیە بە یاسا بەوەی کە لە ڕێگەی یاسایەوە سەرۆکاتی هەرێمە ئەوە لە 90 هەشتەوە ئەم گرفتەی تێکەوتۆ بەوەی کە ناتوانرێت لەسەر ئەم خاڵە ڕێکە و لایەنە سیاسەکان وەلایەکی ترەوە بۆ نمونە کە ئەمان ئەم ناڕزایان هەیە تەنها بەوە ناکرێت وەگوتم بە بەیاننامە بڵێن ئێمە لەگەڵ داخوازی خۆی پیشاندەرانن و داواکەیان ڕەوایە و بەڕاستی حەقی خۆیانە ئەمە ئەبوو هەر لە یەکەم ڕۆژی خۆ پیشاندانەکەەوە لەوەی کە شەهیدێک بوو لە قەڵات زەبۆ نمونە هەر بۆ ڕۆژی دواتر هەردەست بەجێ سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزیری سامانە سروشتەکان وەزیری دارایی پێکەوە لێرەیە وەکو متمانەیەک بۆ بجێڕنەوە بۆ خەڵکە وەکو داواکاریەکی ئەو خەڵکە بەڕێزان ئێوە داوای موچە ئەکەن متمانەتان بە ئێمە هەیە ئێمە سوێنمان خواردووە ئەوەنە نەوتمان فرۆشتووە پارەکەی ئەوەتە بۆ نمونە نەگەشتۆ بۆمان بەرهەمەکانی ناوخۆمان ئەوەنە پارەیە بڕەکەی ئەمە نەکراوە ئێمە شەفافیەت نەمانی مصداقیەت لە دەستدانی ڕاستگۆیی بەوەی کە لە ناو کۆمەلگەی ئێمەیە کارکردن لەسەر ئەم بابەتانە بەوەی کە بەلا ڕادیابردنیا هەمووی ئەمانە وای کردووە ڕەوشێک دروست بێ لە کۆمەلگای ئێمە دواتر کۆنترۆڵ ناکرێت جا بۆیە ئەگەر کۆنترۆڵ نەکردنە مەترسی ئەم کۆنترۆڵ نەکردنە ئەوەی ئێستا دەبیندرێ تا چەند مەترسیەکی زیدیە لە کاتێککە ئەمڕۆ چەندین هاوڵاتی دەکوژرێ ئەمە دۆخی خۆپیشاندانەکانە داعش لە گوێر هجوم دەکا بۆ سەر با بڵێن سنگەرەکانی پێشمەرگا یعنی ڕێگا چارە چیە لەم دۆخە کە ئێمە بتوانین ئەم دەسەڵاتی هەیە بۆ خەڵک بەهێز بێ و داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکرێ بەم دۆخی ئێستا نەبدرێ ئاراسی خۆپیشاندەرەکان دیارە ئەمە ئەگە بۆ هەر کۆمەلگەیەکی تر مەترسی گەورەی هەبێ دوو جار بۆ کۆمەلگە ئێمە سێ جارمت بەقەت ئەو کۆمەلگانە بۆ ئێمە مەترسی گەورەیە ئێمە جارێک حکوومەتێکی سەربەخۆین ئێمە جارێک هەرێمێکی مختلفمان نەکراوە ئێمە جارێک بەشێکن لە عێراق ئێمە بە دوژمنان دەوردراوین ئێمە گۆڕانکاریێکی گەورە لە ناوچەکەیە بە تایبەتی هاتنی ڕووسیا و بەرێدروستکردنی بەرەیەک و ئەمە ئەم گۆڕانکاریان لێرە ئەکرێ هەموو وای کردووە هەمووی ئەخوازێت ئێمە زیاتر بە خۆمان نابچینەوە بێین لە ڕێگەچاری زانستی و منطقی بۆ ئەمە تێبگەن گوێ لە یەکتری بگرین بزانین چی ئەرێین بۆ نمونە یعنی بەلایانی کەمەوە ئەبێ دان بەوەدا بلین بە هیچ شێوەیەک چارەسەری ئەم گرتە بەتون تیژی ناکرێ بە کە لە ڕقی ناکرێ بە سووربوون لەسەر داواکاریەکانی خۆمان ناکرێ بە پێشێرکردنی یاسا ناکرێ بە ڕێگەگرتن لە دموکراسی ناکرێ بە لە دەستدانی ئەم متمانەیە لە نێوان خەڵک و حکوومەت هەیە ناکرێ و ئەمە سووربوون لەسەر ئەمانە کێشەکان گەورەتر ئەکەنەوە ئەگە بە ئیجراعاتی ئەمنی نەکرێت دکتۆر بەزەنگ ناکرێت بە هیچ شێوەک بە ئەمنیش ناکرێت تۆ ئەوە ساڵێک توانیت تۆ بگەڕێ بۆ مێژووی هەموو شۆڕشەکان ئێ خۆشۆشی بەلشەفێک لە 1970 بووە خۆ سەرتاکەی حەفدە نییە بگەڕێ بۆ 2005 لە 2005 وەکو دەواازەیەکی سۆشیالیزم هەتان 1970 بەردەوام بوو شۆڕشی فەڕەنسی خۆ لە ساڵی 1970 نییە لە 1970 تا 1970 ئەمە بەردەوام بوو ئەمەش بەردەوام ئەبێ یعنی بە چەکوپینە ناکرێ بۆی ئێمە کە بڵێن ئەمڕۆ کپمان کردۆ لێرەوە و ئەمە بەردەوام ئەبێ درێژەی ئەبێ ئێساش ناوی حەفدەی شوبات و ئەمانە دێن وەکو درێژە پێدەرێکی ئەمانە کەواتە ئێمە ناڕزایەکانی خەڵک ئێمە نەمانتوانین و متمانەیەک دروستکەین بۆ منەوە گوتم ئەو سقەیە بگەڕێتەوە سەرۆکی حکوومەت بێ بڵێ بە تەواوی قەناعەت بەم خەڵکە بێنێ پارەمان ئەوەندەیە با سێمان کرد موچە نەدا ئەگەر متمانە هەبێ بۆ ئەو ڕۆژێکەوە ئەو پارەی نەبوو لە پەناشاق بوو لا قۆنە لاسقی لە پێبوو خەڵک بە نەبوونی و بە برسێتی و لە پەناشاقە لە بەردەم تیارە و کۆپتەری بەحسا بۆ خەڵک داوای موچێ ئەکرد خەڵک داوای ناڕزایی ئەکرد خەڵک داواکاری هەبوو لەو ئەو وەختە زۆرترین دەنگێشانیان لە نەوتوەک لە ئەنجامی ئەو متمانە و سقەیە بوو کە بەم سەرکردایەتی هەبوو بەڵام ئەمڕۆ تۆ نەزانی پارەکە لەکوێیە نەزانی چەند فرۆشراوە شەفافیەت نەبێ نەزانین ئەمە چۆن سەرف ئەکرێ ئەمە وای کردووە لایەنێکیش کاری لەسەر بکە بۆ نەکار ئەمە گەورە بکرێتەوە
دەکاتەوە بۆیە ئەمانە ئەم شەقەی نێوان حکوومەت و جەماوەر بەرز فراوانتر دەکەن وا چاکە ئێمە هەوڵ دەین حکوومەتی ئێمە هی خۆمانە بێ متمانە لەگەڵ خەڵکا دروست کاتەوە بێ شەفا بێ لەگە خەڵکا بێ دیموکرات بێ لەگە خەڵکا بێ زۆر ڕێگە بە دەساو دەستکردنی دەسەڵات بدا بێ ئێمە نمونەیەکی جوان پێشکەشی وڵاتانی دەرەوە بکەین کە ئەگە لەو ڕۆژەوەی وا ئێمە بەم کێشانەوە سەرقاڵین ئەگەر ئێمە ئەمانەمان کردای ئێستا لایەن ئەمریکا و یەکێتی ئەوروپا و زۆربەی وڵاتان و دەستخۆشی لە ئێمە ئەکرا پیرۆزبایی لە ئێمە ئەکرا پرسی نەتەوەییمان بوون بە دەوڵەتمان ئەچووە پێشەوە نەگەوەی ئێمە لە بازنێکی فراغ بسوڕێنەوە بۆی کە بێن کێشەکان بەم جۆرە حەلکەین بۆیە ئەگەر ئێمە بەجددی لەگەڵ ئەم داخوازیان پێویستە هەر دەست بەجێ سەرۆکی حکومەت وەزیری سامانە سوشتەکان وەزیری دارایی پێکەوە بڕۆن بڵێن بەڕێزان ئێوە داوای موچە ئەکەن ئێمەش بڕی پارەمان ئەوەنەیە سەبرگەن کەوا ئەم پارە ئەوە نمانێت توانانی متمانی هەبێ پارەش نەبێ دڵنیان باردۆخەکە دەکاتن دڵنیان خەڵک ئامادەیە سێمان تری مامۆستا موچەوە نەگرێت ئەم بەڵام تۆ نەزانی ئەم پارەیە چی لێ دێ نەزانی چۆن سەرفەک نەزانی لە چۆوە هاتووە لەولاوە بڵێن نەو دەفرۆشتێ لێرەوە بزان ئەوەندە پارەمانێ یەشێک بڵێ پارە هەیە و نادرێ دەگەڕێمەڵات کاتی بەرنامەکەم کەمەوە دواتێ گەیشتن دەگەم دکتۆر بەڕێز سوبحی مەهدی ئەوەی ئێستا هەیە داوا دەکرێت بە جۆی لە جۆرەکان یعنی زیاتر ئیجراعاتی ئەمنی یعنی وا دەبیندرێ ئیبراسکراوە ڕۆڵی دام و دەستگا بەرپرسەکان چییە لە ڕووی یاساییەوە چی بکرێ بەوەی یعنی ئەم پەیامەی خۆپشاندەران چ پەیامێکە ئەم پەیامە گەیشتووە بە گوێی دەسەڵاتداران ئەم پەیامە وازەحە ینی لەو لای دەسەڵاتداران وازەحە لەوە پێشتریش بۆمان ینی باسمان کرد و ئاماژەمان پێدا کە ئەمە بێتە دەرەنجام لەو وەزع خراپە کە کاریگەرێتی هەیە لەسەر ئەوەی کە لە ماڵ لە خێزان جۆرێک لە هەڵوەشانەوە و کێشە و گرفت لە ناو ئوزبێ ئەمە بێتە هۆی ئەوەی کە بەرامبەر هەر کەسێک دێتە سەر جادە کە تەسەوری وایە هۆکاری ئەو گرفتانەیە کە ڕوبەڕووی بۆتەوە لەبەرەوە باشترین ڕێگا سەر لە نوێگەڕانەوەیە بۆ گفتوگۆ بۆ پێکەوە کارکردن چونکە هیچ کەسێک بە زیادە نەهاتوتە ئەم کوردستانە لە ئەزمموی ڕابردووشمان لە شەستەکانەوە لە هەشتاکان لە نەوەتەکان لە شەڕی ناوخۆ دوای بە شەیددانی بە کوشتانی بە خوێن ڕشتنی ئەو هەموو ڕۆڵەی خەڵکی کوردستان وەزەرەر و زیانێکی زۆر و زەوەندی ئەو خەڵکی کوردستانە ئەنجام بە گفتوگۆ بە لێک تێگەیشتن بە هاتنە خوارەوە لە سەقفی داخوازەکان ئەم گفتوگۆ لە کاتێکە ئێستا باس لەوە دەکرێت کە خەڵک مەترسیە لە بڕی چارەسەر پەنا بدرێتن بۆ دوو ئیداری بۆ جۆرێک لە شەڕی ناوخۆی ئەمە ترسی بەڵێ ئەم مەترسیە زۆر گەورەیە لەبەرەوەی کە بە وازحی ئێستا هەندێک لایەن ڕوبەڕوو یەکتر وەسناونەتەوە بارەگای حزب سوتاوە لایەنێکی سیاسیش لە بەیاننامەکەیە ئیشارەت بۆ لایەنێکی تری سیاسی دەکات کە سەبەبکاری ئەو بارودۆخەیە بەو معنایە ئەم کێشەیە ئەگەر بێت و لە چوارچێوەیەکی بچووکدا کۆنتترۆل نەکرێ دەبێتە هۆی ئەوەی وردەورداواتە لە شەڕی نەوەتەکان زۆر بچووکتر لە زیاتی ئەم وەڵامدانەوەی و یەکتر تۆمات بارکردن پێویستە چی بکرێ بەڵام زۆر بە پێویستە بانگەواز بکرێ بۆ کۆبوونەوەیەکی فراوانی هەموو لایەنە سیاسەکان هەموو خەڵکە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی پێکەوە هەست بەو مەترسیە بکەن کە ڕووی لە کوردستان کردووە و ئێمە لە شوێنێکان کە دەوروبەرمان بە نەیاری ئەم ئەزمونە نەیاری ئەم دەستکەوتانەی کە بە خوێن و خەباتی میلەتەکەمان بەدەزاتوە بۆ ئەوەی بتوانرێ بگەینە ئەچارەسەرێک بۆ پێکەوە ژیان بە قەناعەت دروست دەبێت لە دوای ئەوەی کارەکرێ بۆ جێبەجێکردن و دروستکردنی خاڵەکانی ئاشتی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیدایە بەم عەقلەتی ئێستا مامەڵەی لەگەڵ دەکا دەتوانرێ بگەنێ دەرئەنجامێک لە پێناو پاراستنی هەرێمی کوردستانە بەڵام تکا لە ماوەیەکی زۆر کوردە بەڵێ بەفعلی یعنی ئەمڕۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی لە باشووری کوردستانە کەوتە بەر مەترسیەکی گەورە ئەویش لە ئەنجامی مەترسیەکە خەڵکە یان سیاسیەکان تا قوڵ بۆ تۆ تا ڕادێک لەسەر ئاستی کۆمەڵایەتیش کاریگەری هەیە کاریگەری بووە چونکە لە بنەڕەتە هە لە ڕووی زانستەوە سنوور بۆ خۆی جۆری لە کولتور دروست دەکات جۆری لە جیاوازی دروست دەکات جۆری لە جیهانبینی جیاواز دروست دەکات بۆی ئێمە ئەگە زوو فریای ئەمە نەکەین بە تایبەتی لەم قۆناغە ئێمە ئەکرا ئەمە ئەم شەڕی داعش ئومێدی دەوڵەتی سربەخۆ گەڕانەوەی بەهاکان
بۆ خەڵک ببوایەتە خاڵێکی بەهێز بۆ دەچێتینەتەوە هیمان بۆ ئەوەی کە ئێمە ئەم سێ لە هەموو لە دنیاە لە هەموو کۆمەلگاکانە لە کاتێکە هەڕەشەیەکی دەرەچی ئەبێتە پتەوی ناوخۆیی لە هەموو کۆمەلگاکان لە کوردستان ئەوە ناوێ بە پێچەوانەوە عقلەتی لۆکاڵی کللتوری لۆکاڵی ئیبرازە بێ ئەوەی پێدەرێ هەویە نیشتیمانی لە ئەنجامی نزمی ئاستی گەشەکردنی کۆمەڵایەتی کۆمەلگای ئێمە لە ئەنجامی پێنەگەشتنی عقلی سیاسی و چینی ناوەندە لە ئەنجامی مانەوەی عقلی خێڵ و کۆمەلگاکانی پێش سەرمایه‌داریە بەڕێ سوبحی مەهدی سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەڤڕۆ سوپاس بۆ زانیاریەکانتان بینەران بەم جۆرە هاتمە کۆتاینا بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کاتێدا گفتوگۆمان لەبارەی بەرفراوانی خۆپیشاندانەکان و لێکەوتنەوەی توندوتیژی و هەروەها چۆنیەتی چارەسەرکردنی ئەم دۆخە و جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندەران کرد تاڵخێکی تری بەرنامەی ئەڤڕۆ لە بەیانی پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆم لایەک سوپاس بە هاوڕێیانم لە کۆنتڕۆل ستودیۆ.